ئەمەش چوارچێوە گشتیەکەیە کە مەیدانەکانی پەروەردەی ئینسانەکان لە ئیسلامە چوار مەیدانن. لە فەلسەفەکانی ترە طبعاً ئێستا چوار فەلسەفەی سەرەکی هەیە پەروەردەکاری کە ئەوم لە باسی پەروەردەکاریە زیاتر باس کرد، یان هەر بە تەرمیحێک ئاماژەم پێدا کە پەروەردەی ئایدیالیزم و ڕیالیزم و پراگماتیزم و وجودی، ئەمجا هی پێشکەوتن خوازی و مارکسی و بەردەوامبوون و نوێخوازی. ئەمە هەشت فەلسەفەیە، حەوتی تریشەیە فەرعین. هەموو غەرب، هەموو ڕۆژئاوا بە ئوسترالیا و یابان و ئەمریکا و ڕۆژئاوای ئەوروپایەوە هەمووی اعتیمادەکات سەر ئەم پانزە نەزەریەیە چوارە سەرەکیەکەی یەکەمیان. لەم چوارە سەرەکیەوە ئەڕوانێتە ژیان، ئینسان، گەردوون، پێکهاتەی ژیان، سەرەتای ژیان، کۆتایی ئینسان، پەیوەندەکانی نێوان هەمووان کە پێڵێن ئپیستمۆلۆجی، هەرێکێک لەمانە بەهەرحاڵ نامەوێت سەبێ مۆسەری لێرەیە. بەڵام لە ئیسلامە چوار مەیدانی سەرەکی گرتووە، هەر لەم ئاەتەوە وەرەگرین. چوار مەیدانی سەرەکی هەیە بۆ پەروەردەکردنی ئەم ئینسانە مسلمانەی کە هاتووە ئیسلامەکەی وەرگرتووە. یەکەم شت مەیدانی عەقیدەی ئیسلامی، دووهەم مەیدانی تەزکیەیەتی. غەرب ناویناوە علم الأخلاق، بەڵام لە ئیسلامە ئەخلاقەکە زۆر گەورەیە، چکە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرموویە إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. بۆ ئەوە هەڵبژێراوم کراوم بە پێغەمبەر تاکو هەموو ڕەوشتە بەرزەکان تەواو کرد. مەیدانێکی تر ئامادەکردنی فکرە. ئەم ئینسانە مسلمانە لە ململانێ فکریەکە تێبگا کە بانگەوازی پێغەمبەران لەسەر وحی خوایی و بە سەرپەرشتی وحی خوایی لە کۆمەڵگەیەکی مرۆڤایەتیە کرا. لایەنی تری مەیدانێکی تریش بریتە لە ئامادەکردنی وەزیفەی. ئەم کابرایە لە چوە ئەتوانێت خزمەت بکە. لەبەرە کە دراسەی شەخصیەتەکانەکرێ وەکو لە عیلم النەفس پێڵێ ئەنماط الشەخصیە، ئەم ئینسانە ئەدۆزینەوە بۆ کوێ ئەشێ. ناشە کابرایەکی ڕۆح عەسکەری بێنین بیکەین بە دیبلۆماسیەتی دەر، ناشە یەکێک لە خوێندنە سەرکەوتووە بێنین بیبین بۆ شتێکی تر کە لەگەڵ مەیدانەکەی خۆیان نەبووچێت. لەبەرە ئیسلام برایانی بەڕێزم ئێتیمان بەم چوار شتەدا: مەیدانی عەقیدە، مەیدانی تەزکیەی نەفس، مەیدانی ئامادەکردنی فکری و ململانەکەی، مەیدانی ئامادەکردنی وەزیفەیە کە بیدەی بەسەریا و پێی هەڵسوڕێ و پێی بشێ و سەلماندنی بوونی خۆی بە پێی ئەو لەو مەیدانەیە بتوانێت.